سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە هەڵقەیەکی نوێی بەرنامەی پرد پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە دیاردەی سوالکردن دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم سوالکردن چییە و مرۆڤ بۆچی سوال دەکات؟ ئەی بەکێ دەوترێ سوالکرد؟ ئەو کەسانەی کە سوال دەکەن لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە لە ناو کۆمەلگەدا چۆن سەیر دەکرێن؟ وەک دەوترێ دەو کەسانەی کە سوال دەکەن زۆر کات لەبەر احتیاجی نییە، بەڵکو وەکو خویەک فێر بوون یاک وەکو پیشەیەک سەیری دەکەن. ئایا دەکرێت ئەم خووە چارەسەر بکرێت بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە؟ گوێبیستی میوانەکانم دەبین. هەڵبەت سوالکردن دیاردەیەکە لە ڕووی مێژوویەوە ڕێکوڕیشی هەیە، لە ڕووی دیاردەیەکی شەوانەیە لەسەر ئاستی کۆمەلگا لە ئێستاوانە لە ئێستاگە سێری بکەین. ئەمە بابەتێکە لە گشتی کۆمەڵەکان ئەبیندێ، لەوانە کۆمەڵکی عێراقی و کۆمەڵکی کوردیش. ئەمە هۆکارەکانی جۆرا و جۆرە، بەڵام بە گشتی ئەکرێت وەکو پیشەیەک سەیری بکەین کەسانێک وەکو پیشەیەک وەکو کارێک ڕۆژانە ئەنجامی ئەیەن، ئەوان کار ناکەن، ئەوان کاری تر ناگرنە بەر، بەڵکو سوالکردن وەکو ڕێگەیەک بۆ دەستکەوتنی بڕێک پارە ڕۆژانە ئەنجامێن و پیشەیەکە نەک خۆیان بەڵکو مناڵ و کەسە نزیکەکانی دەوروبەریشان فێرەکەن بۆی کە هەمان کار پێ هەڵبسن. ئەگەر وەکو پێناسە ئەکرێت سوالکردن ئەو مرۆڤانە بوترێک کە مرۆڤێکی هەژارن، یانە ئەو کەسانە کە لە کۆمەلگایە لە ڕوانگەی خوێنەوارە و لە ڕوانگەی ئاستی ڕۆشنبیر و ئاستێکی لاوازیان هەیە لە کۆمەلگەیە. ئەمانە کۆمەڵێک ئەتۆی بڵێن دەزیشانکردن بێ بۆ، چونکە تەنها ئەوە هۆکارە ئابوووریەکە نییە پاڵ بنێ بە کۆمەڵی کەسەوانێ کارێکی وەکو سوال بکات، بەڵکو ئەو کەسانە زۆتر ئەتۆی بڵێن لە ڕوانگەی ڕۆشنبیر و لە ڕوانگەی کلتوری تایبەتمەندێکی جیاوازتریان هەیە. هەموو مرۆڤێک ئامادەنیە سوال بکە، هەموو مرۆڤێک ئامادەنیە داوای پارە لە خەڵکانی چواردەوری خۆی بکات، چونکە ئەو کەسانە ئامادەسازی ئەویان هەیە، ئەو کەسانە شەرم ناکەن، ئەو کەسانە ڕێگەکانی داواکردنی پارە لە بەرامبەرەکانیان شارەزان فێر بوون، لە ڕێگەی پەروەردەکردنی خێزانەکانیان و کەسانێکەوانێ فێری سوالکردن بوون. کەواتە ئەتۆین بڵێن ئەمە دیاردەیەکی دزیوان، دیاردەیەکی خراپ، دیاردەیەکی سلبی لە کۆمەڵگەیە. بۆ ئەمە کێشەیەکە، کێشێکی تاکە کەسێک بۆ سەر ئاستی کەسەکە لە ڕوانگەی ئابووری، لە ڕوانگەی کلتوری، لە ڕوانگەی ئەتۆین بڵێن ڕۆشنبیریەوانێ، لە هەمان کاتە کێشەیەکی بۆ سەر ئاستی کۆمەڵگا. بۆچی بەگشتی ئەو کۆمەڵگانێک کە دیاردەی سوالکردن تیا لە هەڵکشانە لە ڕوانگەی دادپەروەری کۆمەڵگەیەکی دادپەروەری کۆمەڵاتی تیا نییە، کۆمەڵگەیەکی ئاستی خۆشگوزەرانی لاوازە، کۆمەڵگەیەکە لە ڕوانگەی سیاسیەوانێ سیستمێکی دیموکراسی و کراوە نیە، بۆ چونکە ئەو وڵاتانەی ئەوتر پێشکەوتووە یان سیستمێکی دیموکراسی باشی هەیە خاوەنی پلانە هەوڵ ئەیە بۆ ئەوەی ئاستی خۆشگوزارین تاکانی بەرەوسەر بەرێ. گەر کۆمەڵگەیەکیش ئاستی خۆشگوزارین تاکەکانی باش بێت لە بەرەو پێشبوونا بێ، بێگومان مرۆڤگەلێکیش پەنە نابێتە بەر دیاردەی سوالکردن، هەرچەنە ئەوتیشمان ڕەنگە کەسانێکیشمان هەیە لەناو ئەوانەی کە سواڵەکەن، ناتوانین بڵین ئەمانە بە تاوەتی هەژارن، بۆ چونکە بەشێکی زۆریان وەکو پیشە سەیریەکەن، نەوەکو وەکوی کە حاڵەتێک بێ هەژاری پاڵی پێوەبرابێتن بە تەنها. سوال دیاردێکی کۆمەڵایەتیە کە ئیستا لە زۆر لە وڵاتەکانە باو بووەتە دیاردێکی زۆر گەورە و بڵاو بووەتەوە، هەموو کۆمەڵگاکان و دەسەڵاتەکان و حکوومەتەکان بەدەستیەوە ئەناڵن. بابەتی سوالکردن بابەتێکی پێکهاتێکی کۆمەڵایەتی کولتوری ئابووریە کە بێتە باعثەوەی کە هۆکارەکان بێتە هۆی کە مرۆڤەکان هەوڵ بدەن لە جیاتی ئەوەی کە بە دوای ئیشا بگەڕن، بە دوای توانە و کارکردنەکانی خۆیان بگەڕن، ئاستانترین شێوە و ڕێگا هەڵە بژێن بۆ یەکەی بەژێوی ژیانی خۆیان ببەنە سەر. لەم ڕێگەیەوە مرۆڤەکان توانی وانە یانێ ئەو کەسانێکە لە ڕووی ئابووریەوە کێشەی ئابووریان هەیە یا ئەوەی کە ناتوان وەکو پێویست پێداویستەکانی خۆیان جێبەجێکەن بە ئاسانترین شێوە دەست بەکاری سوالکەری ببن. هۆکارەکانی سوالکەریش وەکو واگرێتەوە گەڕێتەوە سەر ئەو کۆمەڵگایەکی بڵین لە ڕووی ئابووری و کۆمەلگایەکی تێروتەسەر نییە، وەکو شەوکرێفتێکی زۆر زۆری هەیە لە ڕووی ئەوەی کە بنمونە نەیتوانێت ئەو پێداویستیانەی کە کۆمەلگا بۆ مرۆڤەکان هەیە بۆ کەسوکار و یا خێزانەکان هەیەی وەکو پێویست جێبەجێ بکە، ما بێتە هۆکارێک بۆیە کە مرۆڤەکان ڕوو لە دیاردەی سوالکردن بکەن
کە ڕۆژ بە ڕۆژ هەستەکەی لە کوردستانە ڕووبوو لە زیادبوونەوە تەمەنێکی دیاریکراویشی نییە لە تەمەنی مناڵیەوە دەست پێکە هەتا تەمەنی گۆرەی بەتایبەت لە ناو بە ساڵاچوانیشە زۆر دیارە و زۆر باویشە و ئەمانە لە وڵاتانی ترا کە ئەبینرێ زۆرتر وەکو سازمانێکی دروستکرا و سازمانێکی سیستمیکی یانە پێشکەوتووە کە لەسەرەوەی کەسانێکن بەڕێو دەبن و ئیسفادە لەم بابەتاناکەن و هەروەها لە لایەنی ئەوەیە کە هەستی مرۆڤەکانی ئەو کۆمەڵگایە ئەجوڵێنن و زۆرتریش لە شارە گەورەکانە باوە. لە ڕاستیە سوال دیاردێکی قێزەوەنا مرۆڤەکان زۆر جار پەنا بۆ ئەم جۆرە لە حاڵەتە ئابن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان یان بۆ وەکو خوێک کە عادەتی ئەیکەنە شتێکی عادەتی و ڕۆژانە لەسەری بەردەوامە بن لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگای کە شێواز و تەکنیکەکانی ئەگۆڕێ لە هەموو دنیا ئەم حاڵەتە بوونی هەیە تەنها تایبەت نییە بە کۆمەلگایەک و کۆمەلگایەک لێی بێبەری بێ لەبەرەوەی ئەمە خوێکە ئینسانەکان پەنایان بۆ بەجوان فێری بوون بۆیە ئاساییەکە لە هەموو دنیا ئەم دیارتەیە بەدیەکرێت. لە ڕاستیا لە ئێستا دوای ئەو هەموو قەیران و دوای ئەو هەموو کێش و گرفت و هاتنی ئاوارەکانانێ بەڵێ بەدڵنیاییەوە بۆتە دیاردەیەک لە شارەکانە بەدی ئەکرێ ڕێژەکەی زیادی کردووە لە لای ئێمە کۆمەڵە تەکنیک و کۆمەڵە شێواز بەکارهێنرێ بۆ کەسی سوالکرد بەکاری هێنێ بۆ قەناعەت پێکردنی کەسی بەرامبەر هەموو تەکنیکانە زۆریان تازەن هاوڵاتی پێی ئاشنا نیە بۆیە زۆر جار تەعاتوفیە جوڵێنێ و کۆمەلگایەمەش کۆمەلگایەکی ئیسلامە جارێکی تر ئەوەش یارمەتی دەرە بۆ ئەوەی هەست و سۆزی بجوڵێ بۆ یارمەتی دانی ئەمە کە لە کاتێکیشە ئەم یارمەتی دان و ئەم جوڵەی کەسی بەرامبەر بۆ سوالکەر وا لە سوالکەرەکە بەردەوام بێت بۆیە بەتەکید ئەو تەکنیکانە زۆرێک لە تەکنیکەکان کۆن و خەڵق پێی ئاشنایە بەڵام زۆر تەکنیکی تریشە تازان هێناوەتە ئیشەکەیانەوانەیە کە بەڕاستی بە زۆر جار بە ئاسانی بەرامبەر قەناعەت پێکەن بۆی هاوکاری ویان پاوپارەی کە هەیەی بیبەخشێ بە کەسی سوال کرد. لە ڕاستیە سوالکردن وەکو دیاردێکی دەرونی کۆمەڵاتی سەیری بکەین ڕێژێکی هەم مێژووی هەیە هەم دیاردەیەکی شەتوانم بڵێم جیهانیە لە هەموو وڵاتەکانە دیاردەی سوالکردن هەیە بەشێکی دیاردەکە گەرتەوە بۆ حاڵەتە نەفسی ئینسانەکە و بەشێکی گەرتەوە بۆ ئەو چارنووسە هاوبەشەی کە هەموو کۆمەلگایەک پێکەوە هەیەی و ئەی بەسێتەوە بەڵام هەندێک مرۆڤ لە چوارچێوەی ئەو خزمەتگوزاری پێداویستانی کە پێویستە دەوڵەت و کۆمەلگا پێشکەشی متاجری بکە ئەوان لێ مەحرومە بن بۆیە توانم بڵێم دیاردەیە کە حزورێکی هەیە لە هەموو کۆمەلگاکانە هەڵبەتە و کۆمەلگانش کە تۆ تا ڕادێک ئاستی ئابووریان باشە و ئاستی پەروەردەیان باشە تۆ بڵێم دیاردان تیانە کەمە و ئەو کۆمەلگانش کە کەوتون بەسەر ئەزماتی ئابووری و سیاسی و کۆمەڵاتی گەورە ئەم دیاردانە تیانە سەر هەڵەدا سوالکردن بریتیەوە لەوەی کاتێک کە ئینسانێک لە هەستەکاتە دەستی داخراوە هەموو دەرەکان لە بەدەمە داخراون کە بتوانێت ماڵی خۆی بەخێوکە بتوانێت سەدی پێداویستەکانی خێزانەکەی بکە و هیچ دەواازێکیش لە حکوومەت و لە کۆمەڵگا و لە دامەزراوەکانی هاوکاریکردنی خێزانژارەکان نابینێتەوە ناچە پەناباتە بەر دیاردەی سوالکردن هەڵبەتە ئەم دیاردەیەش خۆی بۆ خۆی ئەتوانم بڵێم کاریگەریی زۆر نێگەتیڤ لەسەر ئینسان بەجێهێڵێت چونکە بە هەموو ماناکانەگە دیقەتی بدەین توانین بڵێن ئەو مرۆڤە هەست بەوەکە لە دەروی کۆمەڵگای خۆیەتی ئەمە مەترسیداری سوالکردن لێرا سەر هەڵەدا کە ئەو ئینسانە هەستەکاتە هاتۆتە دەرەوەی ئەو شەبەکە تۆڕە کۆمەڵاتی کە کۆمەڵاکەی پێگەێناوە بۆیە پەناچاری پەناباتە بەر بۆ نمونەوەی کە پشکۆی خۆی کەم کاتەوە یاخود تەنازل بکە بۆ وەرگرتنی بڕێک پارەی کەم لە هەر کەسێک ناو بازاڕێک لە هەر کەسێکی کاسە بە دوکانارێک خۆی بخۆی ئەمە بۆ ئەو دیاردەی ئەو بەشەی زۆر ترسنایە کە ئەم ئینسانە هەستەکە لە دەروی کۆمەلگا و ئەو کۆمەلگای ئەمی دەرکەوە دەرەوە ئێمە دیاردە کۆمەڵایەتەکان کۆمەڵێک دەرکەوتن کە هەندێک هۆکاری پێشوەخت و پێشەوە دروستی کردوونانی باشە خۆ ئێستا دیاردەی سوالکردن خۆی بە خۆی دیاردێکی نەشیا و خراپە باسمان کرد باشە لانی کەم و کەسێک کە سوالەکە هەستەکە کۆمەلگا دەری کردو لە ناو تۆڕی کۆمەڵاتی خۆیان ئەمە خۆی بە خۆی مەترسیدارە چونکە احتیمالی ئەم کەسە
ڕۆژ لە ڕۆژانبیر لەو کاتەوە تۆڵە لەم کۆمەلگایە بکاتەوە ئەم کۆمەلگایە وا هەسوە ئەم کۆمەلگایە ستەمی لەو کردووە محرومی کردو لە هەموو پێداویستەکە خەڵکیشی کە هەیەی کە مناڵەکان مناڵی خەڵک خۆش ئەژی مناڵی ئەم داماوە جێ لە بەرانی پێداویستی نییە ناتوانێت وەکو پێویست بیانگەڕن و سەفرە و گەشتیان پێ بکە لانی کەم ئەم کەسە وای لێ ڕقی لە کۆمەلگا بێتەوە دوازار ئەم جۆرە لە سایکۆلۆژیا تەحویل لەبێ بۆ جۆری پەرۆدەکردنەکەی بۆ مناڵەکانەوە بۆ خێزانەکەی و بۆ دوو بەرزکە تایاژی بتوان بڵم کاریگەری زۆر خراپ بکاتە سەر پەیوەندی کۆمەڵاتەکان ئەو کەسە بە دەوروبەریەوە دیاردێکی نەشیاوە دیاردەیەکی ناتەندروستە ناکۆمەڵایەتیە بەڵام بێمە ئەوشمان بێ نەچێ ئەوێ بپرسیم دیاردێ بۆ دروست ئەبێ بۆ دروست ئەبێ بەڕاستی چێ بەپرسە لێ ئەمە خۆی بخۆی ئەمە گرنگە هەچ کۆمەلگایە وەکو باسمان کرد هەچ کۆمەلگایەتیە دادپەروەری کۆمەڵایەتی لاواز بێەوە ئینسانەکان کۆمەڵی ئینسان بن کە لەسەر ئەساسی ئەنانیەت و بەژەوەندی تایبەتی خۆیان پەرۆدەکران هەر لە خێزان و لە حیزبقی خۆی و لە عشرەتەکەی خۆی و لە چوارچێەوەی گروپەکەی خۆیان بەسخەمی خۆی بوو دوجار کۆمەڵی مرۆڤ دروست دەبێت کە مەحرومە ئەم مرۆڤانە ڕوبەڕووی کۆمەڵی دیاردەی خراپ بن و چ لەو دیاردان تۆمە لە دیاردەی سوالکردن و ئەوانە لە ڕووی کۆمەڵاتەوە بێگومان ئەم کەسانە یەکێکی لەو کێشانەی کە لە کۆمەڵگەی ئێمەیە بەگشتان شەرق پێگەی مرۆڤی سوالکە پێگەیەکی لاوازە لە کۆمەڵگەیە ڕوانیەکی سەلبی هەیە لەلایەن چواردەورەوە بۆیان بە پلە دوو بە پلە سێ سەیریان نەکرێ و گویا خودوەکو مرۆڤێکی ئاسایی تەماشایان ناکرێ ئەگەر تەنانەت ئەو کەسانێک کە بۆ سوالەکەن لە دەروی کۆمەڵگەی خۆشیان بڕۆن سوال بکەن ئەگەر مرۆڤگەلێک لە چوادەوری خۆی بیبیستێتەوانەیە بە تێڕوانینێکی سلوی سەیری ئەکرێ قسە کۆم لە ناو کۆڕ و کۆبوونەوەکانە باسی ئەکرێ تەنانەت ئەتوانین بڵێن پێگەی خێزانەکەی و پێگەی مناڵەکانی شێتە خوارەوانەیە بۆیە ئەو کەسانە لە ناو کۆمەڵگەی ئەشکێن پێگەیان نییە ڕۆڵێکی باشە نادرێتەیە بە چاکی کەمۆ سەیریان ئەکرێ ئەمە یەکێک لەو کێشانەیە کە لە ڕوانگی کۆمەڵاتیەوە تاکی سوالکرد ڕوبەڕوویە بێتوانێ بێجگەلەوەشی کە لە ڕوانگەکانی تریشەوان ئەم مرۆڤانە دووچاری چەندەهای کێشەی ترە بنەوانەیە کە بە تایبەت کەسانێک پێوەندرە مناڵ و ژن بۆ چونکە ئەمانە باشتر ئیستیغلالەکرێن لەلایەن کۆمەڵگەوانەیە لەلایەن ئەو کەسانەی کە ئامانجیان فریودانە ئامانجیان فێڵکردن لەم جۆرە کەسانە ئەمەیەکی کە لە کێشەکان کێشێکی تریژەوەی کە بەداو ئەم کەسانەتوان ڕۆبەڕویانە بێتەوە دووچاری جۆرێک لە توندوتیژیە بنەوانن دووچاری ئەوە ئەبنەوە لەلایەن کۆمەڵگە جگەلەوەی بە شێوازێکی کەم سەیرانەکرێ ئەمە جۆرێکە لە توندوتیژی بەڵام توندوتیژە زارێکەکانیش کەم نییە کە ڕوبەڕووی مرۆڤی سوالکەرە بێتوانێ ئەمە تەنها پەیوەندێکی یەکلایەنە نییە کە کەسێکی سوالکەر ئەنجامی ئەیات بە بەرامبەر لەلایەن مرۆڤەکانی چواردەورە تووشیە بێت بەڵکو ئەو کۆمەڵگە و خەڵکی چواردەوریشە بەردەوام ینی لەلایەن مرۆڤە سوالکەرەکانە ڕوبەڕووی کێشە و توندوتیژیە بنەوانێ یەکێک لەو شتانە ئاسایشی کۆمەڵاتی و ئەتوانین بڵین ئاسایشی دەرونی بەشێک لە تاکی کوردیان خسبەتە خەتەرەوانێ بۆ چونکە کەم نین ئەو کەسانێک کە دەرگای ماڵەکانیان قایمەگرێن لە ترسیوی کە سوالکەرێک نەچێتە ماڵەکە و ڕوبەڕووی دزیکردن و ڕوبەڕووی کوشتن و ڕوبەڕووی هەندێک مەترسی تر نەبێتوانێ کەم نین ئەو کەسانێک کە بێتاقەت و بێزارن لەو سوالکەرانەی کە لەسەر جادەکان و لەسەر شەقامەکان و لە ترافیکەکان ئەوەستن و بە جۆرها شێواز تاکەکانی چواردەوریان بێزارەکەن لە ڕوانگەی سیماوانێ کاتێکە گەشتیارێکێتە ناو کۆمەڵگەکەی ئێمەوانێ ئەبینێت لەسەر شەقامەکان و لە شوێنە گشتەکان کەسانی سوالکە زۆرن یەنە لاتەوانێت بە جۆرها ڕێگە فشار لە تۆکەن کە تۆ پارەیان بیتێ ڕەنگە تۆ مەبەستنە بێ پارەیان بیتێ بەڵام ئەوان بێزار دەکەن ئەوان ئەتوان بڵێن بەشێک لەو جەوەی کە تۆ هاتوویت بەخۆشی بەسەری بەرێ بەڵام لەوێ ئەو بێزارتەکە و لێو تێکەیات ئەمە ئەگەر بە تایبەت مرۆڤێکی گەشتیار بێ سیما و سوڕێکی ناشرین لەسەر کۆمەڵگەی تۆ بۆ دروستە بکەواتە لە ڕوانگەی شێوانەیە شێوەی کۆمەڵگەی تۆ تێگەیەن لە ڕوانگەی ناوڕۆکەوانەیە کێشەی کۆمەڵایەتی بۆ کۆمەڵگەی تۆ دروستەکەن وەکو بابەتی دزیکردن وەکو بابەتی تەنانەت هەوڵان بۆ فریودانی بەرامبەر هەوڵدان بۆ لەگەڵ بەرامبەرەکانیان درۆ بکەن چونکە بۆ خودی مرۆڤە سوالکەرەکان پەیوەندەکان لەسەر بنەمای پەیوەندێکی ئیجابی دروست نەبووە پەیوەندی ئیجابی ئەوەیە کە ڕازگۆیی لە نێوان من و تۆیە هەبێ بەڵام لە سوالکردنە ڕازگۆیی نییە بۆ ئەگەر من ڕاز بم لەگەڵ تۆیە کە پارەم هەیە کە بەشێکی زۆر ئەتوانم بڵێم لەوانەیە کە سوالکردن هەژار نین بە تاواتی بۆ چونکە مرۆڤی هەژار ئەوانەی کە ئاستێکی ڕۆشنبیری باشیانە بێ هەرگیز لە ڕویان نایە لە بەرامبەرەکانیان داوا بکەن مرۆڤ هەژارەکان ئەوانن کە لە چواردەورەکانیان داوا ناکەن بۆیە هەژارن پارەیان نادرێتێ بۆیە هەژارن
بەڵام تاکی سوالکەر بەلانی کەموانێ ڕۆژانە بڕێپارە پێیاکات کەواتە هەژار نین یعنی ئەوە نین کە بوتێ هیچیان نییە. لەڕوو کەسایەتی ئێمە گەر باسی ئەوەی کەین کە ئەو کەسانە کە سوالکەرەکەن کەسایەتیان هەیە خۆی ئێمە دوو بابەت با لە بەرچاو بگرین. یەکەم بابەت ئەوەیە کە خۆی بڵێن دوو گروپ، یەکەم گروپ ئەو کەسانن کە خۆیان لە مناڵیەوە فێر ئەم کەسا بوون یانە لە ژینگەیکە یا لە بنەماڵەیەکە گەورە بوون کە خەریک سوالکردن و ئەو شتانن و یان نا دوومین گروپ ئەو کەسانن کە مەجبورن سوالکەن یانە لەبەر ئەوەی کە باری ئابوووریکی خراپیان هەیە سوارکەن. تەبعاً ئەو کەسانێکە لە خێزانێکی وا پەروەردە ئابن کە فێری سوالکردنی کەسایەتیان وا دروست ئەبێ کە کەسایەتیکی سوالکەرە لەلایەنی خۆیانەوە هیچ هەست بەوە ناکەن کە کەسێکی ڕوخێنەر بن یا هەست بە نەخسێکن یا هەست بە شکستێکن لە ڕووی خۆیانە. بەڵام کۆمەڵگا بە چاوێکی تر سێریانەکە بە چاوێکی سوک سێریانەکە. زۆر جاریش لە کۆمەڵگا بوچکەکان و داخراوەکاندا ئەم کەسانە وەکو کەسێکی سوکسێک ناکەن بەڵکو وەکو بەزەیەک هەست بە بەزەی بوونەوەیەک سێرەکەکەن کە ئەمانە ناتوانن بژێوی خۆیان بژێنن و ئەوانیش هەموو مەست و هەدەفیان ئەوەیە کە لە ڕووی هەستەوە کەسەکان بجۆڵێنن. ئەو گروپەیش کە بڵێن لەبەر مەجبوریەتیەوە ئەو هیناکەن لە سەرەتاکانی دەستپێکردن بە سواڵەتیەوە زۆر هەست بە نەخسەکەن و وایان لێ تێکە لە بنەماڵەوە لە ڕوو کەسایەتیەوە شکست بێنن بەڵام بەرەبەرە لەگەڵ مۆزوعەکە ڕادێن و ئەو هەستیان لا نامێنێت. لە ڕاستیا وتم دیاردەیەکی قێزەونە کەسی سوالکرد خۆشی بێتە کەسێکی قێزەون لە کۆمەڵگا لەبەروی تۆ بە بێوەی هیچ بکە بە بێوەی کە لەسەر بێتە مشەخۆرێک و لەسەر گیرفانی خەڵکی تر ئەژی ئەمە وای لێکە کە لە چاوی کۆمەڵگا و لە چاوی عامی خەڵکەوانێک کەسێکی قێزەون بێ بەڵام لە هەمان کاتیشا بۆ خۆی ئەمە نەتەسیپان کردێتەوە لە خەڵک ئەوە ناپاڕاوەتەوە لە خەڵک وردە وردە ئەم کەسایەتی ئەڕۆخێت و توانای ئەوەی نامێنێکە لەسەر قاچەکانی خۆی بوەستێت و بتوانێت بژێوی خۆی دابین بکات. بۆیە ئەمانە لە ڕووی دەرونیوانە خەڵکانێکی نەخۆشن خەڵکانێکن کە توانای بابلین ئەویان نییە کە لەسەر قاچی خۆیان بوەستن بە دڵنیایەوە لە ڕووی دەرونیوانی هەمان کەسانێکی ڕووخاو ئەکسەرێتیان هەر دیاردەکە بە عام خۆی دیاردەیەکی مەترسیدارە لە کۆمەڵگا لە بەرەوەی کە تۆ زۆر جار خەڵک پرسیارەکە ڕۆژی چەنە پایەکە لە 50,000 60,000 70,000 100,000 ئەمە ئەم کابراڵێ من ڕۆژێکە لە کرێکاری یەکەم ئەوە پایان ناکەم یعنی ئەمە بۆ خۆی مەترسی ئەوەی هەیە کە خەڵک چاویان لێ بکاتوانێ جارێکە لە حاڵتێکە کە بۆ منە ئیش نەبێ حاڵتێکە کە کەسەکە نەتوانێت ئیش بکات ئەمە بۆ خۆی مەترسیە بۆی کە خەڵکانی کەش تووشی ئەم جۆرە لە نەخۆشیە ببن و بڵاو ببێتوانێ بەدەلەوەی کە ڕێژێکی بازرگانی پێواکرێ لە مەسلەی سوالە ئەوەش بۆ خۆی حاڵتێکی ترەکە خزاوەتە ناوداردی سوالەوانێ ئەمەش بۆ خۆی مەترسیە کە بازرگانیکردن بە مناڵ و بە ژن و تەنانەت بە ئینسانی شەوانێ ئەمەشی لێ چاوەڕوانی یەکرێتەوە ڕووشی داوە بۆیە ئەمەش مەترسیەکی ترە لەسەر کۆمەڵگا. حاڵتی سێمەوەی کە بەڕاستی مەسلەی لەش فرۆشیش خزاوەتە ناو ئەم دیاردەیەوانێ زۆر جار کەسی هەندێک جار لەش فرۆشەکان سوالکردن ئەکەنە ڕووکاری دەرەوەی خۆیان یعنی لە ئەساسە خۆی لەش فرۆشە بەڵام وا هەستەکەی کامە وا خۆی پیشانەیەکە سوالکەرە بەڵام لەوایە خۆی شاردێتەوە یان بە ئەکسەوانەیە کەسی سوالکە زۆر جار بەهۆی ئەو ڕوخانی کەسێتی و ئیستیقلالێکری بە ئاسانی ئەتوانرێ بخزێنرێتە ئەو بابەتەوە کە لەش فرۆشیشی پێوە بکرێت. بۆی لە هەموو حاڵتانەیە کۆمەلگا زەرمەند دەبێت بە تایبەتی ئەگەر مەسلەی لەش فرۆشتێکە سەری کێشا بۆ کۆمەڵێ نەخۆشی بەربڵاوکە لە جیانە هەیە کە لەم کۆمەڵگای ئێمە تام لاسێش سەلامەتی لی ئەگەر چی وەکو حاڵەت تۆمار کراوە وەکو نەخۆشیەکانی ئایدز و کە لێ حاڵەتی ڤایرۆسی ترن بەڵام چاوەڕێی ئەوەیشی لێکرێت کە ئەم دیاردێش تووشی کۆمەلگا بێ بۆیە بەڕاستی جێگەی مەترسیە. بەدڵنیاییەوە ئەو کەسێک کە سوال ئەکات ئەو کەسێک کە سوالەکە لانیکەم وەکو باسمان کرد هەستەکە ئینتیمای نەماوە لانیکەم ئینتیمای نەماوە بۆ ئەو کۆمەڵگای کە تایە ئاژیوە بۆ ئەو خەڵکانی کە لە دەوروبەری ئەوە بۆچی چکە میسانە گوتم کە لێواری لە ناوچوون ئەو کەسێک کە سوالەکات هەڵبەتە دوو جۆر سوالکردمانێکە دوایە باسی بکەین یەکێکمانەیە کە خەڵکی لەبەر پێداویستیکە هیچ کەشمانەیە کە فێر بوو یان جایە کە فێر بوو بە زەمەی کە لەبەر پێداویستی ڕوای کە هەستەکای ترم کەسە ئەگەر نەڕوا سوالکە لە برسا ئەمرێ یاخود خەڵک پێی ئەزانێ مناڵەکانی زۆر لەناو
شوێن و گەڕ و گۆڵانەکانە زۆر ینی ڕوت و ڕەجاڵ ئەبن بۆیە بە دڵنیایی وەکو باسماکەم کەسە لە ڕووی سایکۆلۆژیەوە جۆرێک لە کەسەتێکی تێکشکایی بۆ دروست ئەبێ کە هەندێک جار هەگە من زۆر قورس ئەم کەسە لە دروست ئەبێتەوە ئەگەرچی هەموو ئینسانە قابلی تا ئەوە هەیە کە بگۆڕە لە قۆناغ بە قۆناغژی باشتر لە دیاری سوالکردنەوە بێت بچە کەسابەتێ بکە تڕی لە خەڵکێ بکرێت کە هاوکاری بکەن بەڵام ئەم مرۆڤانە بە دڵنیایە کۆمەڵی کەس تێکشکا دروست دەبن کە دوجا مناڵەکانیشیان ئەگەر سوال نەکەن جۆرێک لە کەسێتیانە بە کەسێتەکان مەشلولە کەسەتی تێکشکاوە ناو کۆمەلگایە گەرەمان سوال نەکەن بەڵام ڕەن کەساتی شەڕەنجەز دەرچن یا کەساتێک بێت کە بەردەوام بیر بکەنەوە کە ستەم لە خەڵ دەوروبەرەکان بکەن بەردەوام بکەنەوە کە دزی لە دەوروبەرەکان بکەن بۆچی چونکە ئەم شتیان لە باوکو کە سوکارەکەی خۆیانە لە گەورەکانە بینیوە بۆیە ئەم کەسانە تێک ئەشتێنەوە پێویستیان بەوەیە کە ئێمە وەکو ئینسان بەڕاستی ڕوانیمان بۆیان ڕوانێکی بەرز بێ مانش ئینسان ڕاستە ڕەنگە بۆ خۆن بۆ ناژی خۆیان سێرکردنی خۆیان لەو دەواازە کە سری خۆیانەکەن بەکەم سری خۆیان بکەن بەس ئێمە کە کاتێکە لە دەوروبەر ئێمانە بێ ئەمانە با بڵێن هاان بینەوە بێنەوە سەر ڕێگە ڕاستەکە کە ئەوەیە کە سوال نەکەن هەڵبەتە بۆش پێویستی بەڕاستی بە هاوکاری و بە مؤسساتی گەورە گەورەی نیشانەکە ئەو بە تاک ناگرێت بە تاک ئەو بە مؤسساتی حکوومەتی ئەکرێت ئەو شتانە بۆیە بێ ئێمە ئاگامان لێ بێ بەداخەوە هەندێک جار لەناو بازاڕە گەبی بینیانی ئەو مناڵانی کە سوالەکەن لەسەر شەقامەکان و ترافکلایتەکان هەندێک لە شۆفێرە بەڕێزەکان یاخود لە هەندێک خەڵکی یاسایی مامەڵێژی نائیسانی لەگەڵاکە خۆی ئەو مناڵە خۆی بۆ خۆی قوربانی یاخود ئافرەتێکە ڕەنگە مێردەکەی نردبێتی بە سوالکردن خۆی بە خۆی قوربانی یعنی نەبەشەق نردویانە من خۆم بینیمە یعنی لە کاتی بارانبارینەکەیە دایکی ئید بڕۆ سوالکە باران ئەباری زۆر یعنی هەموو جانیماڵغە بوو ئەو حەزێک دێتە شوێنێک و بارانی نەداچێت بە زۆر بە بڕۆی سوالکی خۆی بە خۆی مناڵە قوربانیە ئەم مناڵە خۆی مەحروم کراوە لە خوێندن لە هەموو یارێکی خۆش یەدەلات و ڕەنگە بە لە جامەکەت بڵێ دینارێکە بەدا خۆ 500 نارم بەرێ تۆش ڕەنگە خوانە خواستان لە کەس قسەی ناش پێ بڵی ئەمە خۆی بۆ خۆی هەڵێکی گەورەیە کە ئێمە ئەیکەین کاتێک ئێمە لە بەرامبەر ئەوانەوەسان بۆیە بێ ئێمە مڕاجعێکی ئەم پەیوەندیانی خۆمان بکەینەوە هەموو ئینسانێک کە خۆی گەورە ئینسانی دروستی کردووە خاوەنش کۆ ڕێز و قەدری خۆیەتی لە هەش دۆخێکا بێ ئێمە هاوکاری بین یان دەری بن ئەگەر کەسە جەریمەی گەورەش بکە لە دەستی دەرچووە هەڵەیەکی کردووە اینجاکە سوال بیاخود هەشتێکی تر بێ ئەبێ ئێمە پاڵپشتی ئەو کەسە بکەین بۆ ئەوەی ڕزگاریکەینەوە دۆخە نەخوا نەخواستە شتێکی تر بەرامبەر بکەین ئێمە ژۆنەی کە دۆخە خراپەکەی بۆ گەورەتر بکەین ئەمە کۆمەڵێک پلەبەندی هەیە بەتایبەت ئەو کەسانی وەکو پیشەیەک ئەتوانین بڵین بۆیان ماوەتەوە لە خێزانەکەیانەوانێ کە زۆرتر لە کۆمەڵگەیمە ئەتوانین بڵێن پیانوتێ قەرەج ئەوانەی کە بە خێزان و خانەوادەکانیان وەکو پیشەیەک ئەنجامیان کاتێ پرسیاریان لێکە لە باوکم لە ماڵەوەیە بەڵام دایکی و مناڵەکانی لەسەر شەقام و لەناو کۆڵانەکانە سوالەکەن ئەمە پیشەیەک و ئەنجامیان تەسەورەکەم ئەمە پێویستی بە چارەسەرکردن بێ لەسەر ئاستە جیاوازەکان لەوانە حکوومەت بۆ نمونە دەست بخاتە ناو ئەم بابەتەوانێ هەوڵ باد ئاستی گوزەران ئاستی ئەوەی کە بژێوی ژیانی ئەم کەسانە بەرز بکاتەوانێ ئەگەر پاڵنەرەکە ئابووری بێ بەشێک لەمە ئەگەر خوش بێ ئەگەر تۆلانی ئابووری و چارەسەرکرد ڕەنگە هۆکارێک بێ بووی کە چارەسەر بێت ئەگەر خوی تەواوەتی بێ پێویستمان بە چارەسەری دەرەو نییە پێویستمان بۆیە کە سنتەرێ بکرێتەوە شوێنێ بکرێتەوانێک کە هەوڵ باد ئەم کەسانە دەستنیشان بکات بە کۆمەڵێک بە سیسیلێکی چارەسەری دەرونیا بیان بات بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی یان هەرێمی کوردستان ئەگەر هەر سێ شارەکەی بڵین ئەوە گەورە نەبێ تۆ بە ئاسانی ئەو کەسانە دەستنیشان کەی من و تۆ وەکو شۆفێرێک یان وەکو تاکێکی کوردی کە بە شەقامەکان ناڕۆین دەموچاوی سوالکەرەکانمان لەبەرە ئەزانین چیان دەستنیشانیان ناکەین چونکە ئەوەن کۆمەڵی کەسی دیاریکەن و دووبارە ئەبنەوانێ ئەکرێ حکوومەت دەستنیشانیان بکات بۆ نمونە لە ڕێگەی دەستگا جیاوازەکانیەوەنێ چارەسەری دەرونی ئەمانە بکرێ وەزائیدەن خودی ڕێکخراوەکانیش گرنگە پاڵنەر بن یان هەوڵی چارەسەرکردنی و جۆرە کێشانە بن بۆ ئەوان تەنها کاریان لە توێژینەوەیان نەبێ کاریان لە ڕاپرسیان نەبێ بەڵکو هەوڵ بن بە پراکتیکیش ئەگەر یعنی ئەو کەسانە ئامادەسازی ئەویان هەبێ خودی خۆیان کێشەکانیان چارەسەر بکەن ئەو سوالکەرانە ئەوان هاوکاریان پێشەش بکەن ئەوان لە ڕوانگەی دەرونی و کۆمەڵایەتیوانەیە ئەگەر کێشەکان کۆمەڵاتی بێ چارەسەری بکەن ئەگەر کێشەکان دەرونی و خوگرتن بێ چارەسەری بکەن چونکە بۆ ئەمانە ئەتوانین بڵێن سوڕەیەکی گشتیان هەیە بەشێکی ئابووریە بەشێکی دەرونیە بەشێکی کۆمەڵاتیە بەشێکی جاری وایە ئەمە پەیوەندی بۆیە کە باندێک لە پشتێوەیەتی تۆ تەنها ڕەنگە بابەتی خوگرتن نەبێ کە بڵێ مە خوگیریەکە و من ئەچم چارەسەر یەکەم و لە ڕوانگەی کۆمەڵاتی و دەرونی و ئابووریەوانە من کێشەکە بنابڕەکەم بەڵکو بەشێک لەمانە
باندن و لە پشتیوانە بازرگانیان پێواکرێ ئایا حکوومەت ئایا دەستگا پەیوەندیدارەکان ئایا ئاسایش بۆ دەست نەخات ئەم پشتەوانێ بۆ ئەم کێشەیە چارەسەر ناکات ئەبینین ئەو لە ڕوانگی ئاساییشەوانێ ئەگەر تیرۆریستێک بێتە ناو کۆمەڵگەوانێ لە سادەترین شوێنەکانە دەستنیشانەکرێت و دەستگیرەکرێ ئەی بۆچی بۆ نمونە باندێک یان بازرگانێک یان کەسێک بازرگانی بەم جۆرە کەسانەوە ئەکات ئایا ئاسایش ئاگای لێ نییە بۆ تەداخلی ئەمە ناکات بۆ دەستگیریان ناکات بۆ ئەم کێشەیە بنەبڕ ناکات بەڕاستی ئەمە کێشەیەک ئەکرێت لەسەر ئاسە جیاوازەکانەوە ئیشی لەسەرکرێ دواتر ئەگەر چەنە تۆ هۆکارەکانە چارەسەرکرێ و کەتە ڕێژەکەیتە خوارەوە ئێمە ناڵێن بنەبڕکردن چونکە ئەمە دیاردەیەکە هەیە و هەش بووە. خۆی بابەتی خوگرتنی کەسانی سوالکەر هەروەکە پێشتر ئاماژم کردووە ئەگەڕێتە بۆ بنەماڵە یانە سیرەکەی مناڵ کە چاو ئەکاتەوە لە ژینگەیکە گەورە بووە کە دایک و باوکەکەی خەریک سوالکردن و ئەم سواڵەیش ئەو کەسە ئەبێتە وەکو چوارچێوەیەکی تەواو قاڵبێکی تەواو لە مێشکیە ئەچەسپێت کە ئەما بێ کەسێکی سوالکەر بێ وە کە چەسپان لە مشکێت تەبعەن ئەبێتە خو عادەت و ڕەفتاریەوە بە قورسی تەرکە دەرێ لە وڵاتانێکی ترە بەداخۆ ئەمە لە وڵاتانی مەشتیوان نییە بەڵام لە وڵاتانێکی ترەوە هەوڵ ئەدرێت ئەم کەسانە لەلایەنی یاریدەری کۆمەڵایەتیەوە یا سۆشیال وەرکەرەوە چارەسەری بۆ بکرێت وەکو ئەوەی کە مەسەن شوێنێکی تایبەتیان بۆ تەرخان بە تایبەتەوە مناڵانێ یا ئەو کەسانێک کە سوالەکەن بێ سەرپەرشتن شوێنێکی تایبەتیان بۆ تەرخان بکرێت چۆن زۆرینەی ئەو کەسانێکە سوال ئەکەن حەس بەواکەن کە ئەندامیان نییە لە خێزانە یا خێزانێکی تێروتە سەریان نییە بۆیە یەکەم ئامانج و یەکەم پلانی ئەوەیە کە خێزانیان بدروستەکەن دوم شوێنێکی سەرپەرشتیان بدروستەکەن و لەلایەنی حکوومەتەوە ساپۆرتەکەن لە ڕووی مادیەوە و هەروەها زۆر لە وڵاتان هۆڵەدەن کە فێرکاریکی دەستی بکرن بۆ نمونە فێری دارتاشیان بکەن فێری میکانیکیان فیلتریان بکەن فێری سەنعەتیان بکەن و فێری هەر کارێکتر بتوانن و هەوڵە دەرێ ئەو کەسانە بوون بۆ ئەو شوێنانە لەوێ پەروەردەیان کە بە تایبەتوانەکە ژێر تەمەنی 18 ساڵن فێری وەستایك و پیشەیەکیان بکەن بۆ یەکە دوا ڕۆژەوە واز لەو خووە بێن و پەنا بە سەربەخۆی بن چۆن یەکە لە زاناگان باسی ئەوواکات ئەڵێ ئەم کەسانێکە توی سوالکەری ئەکەن ئەو کەسانن کە توانای کارکردنیان هەیە بەڵام خۆیان نادن بە کارکردنەوە ئاسانترین ڕێگە و شێوە ئەگرنە بەر بۆیە کە ژیانی خۆیان بژێنن سوشیال وەرکەرەکان و دەروناسەکان هاتوون ئەم پلانیان جێبەجێ کردووە کە کەسانێک ئەو حاڵەتیان هەیە پیشێکیان بۆ بدرۆزێتەوە بۆی کە هەست بە توانەکانی خۆیان بکەنەوەی کە بدۆزنەوە توانەکانی خۆیان بدۆزەوە بزانن کە ئەوانیش وەکو خەڵکانی ئاساییتر توانای کارکردنیان هەیە بۆیە لە کارگاکان و لە شوێنەکانی تایبەتە پەروەردەیانەکەن و فێری پیشیانەکەن من ئەگەر شتێکی واش من نازانم لە هەرێمی کوردستانە هەبێت تا شتی واشم نەبیستووە بەداخەوە بەڵام هیوادارم لە دوا ڕۆژ ئەگەر بە فکری ئەوە بن بەرپرسان شتێکی زۆر باشە بێت حالێن دەستگا ژیان شوێنێکی ئەوای هەیە کە خەڵکانێکە لە ڕووی ئەو هەستەوە کە لە ڕووی ئابووری و ڕخابنیانێ جۆرێکە توندوتیژی بڵێن توندوتیژیکی ئابووری بەرامبەریان ئەکرێ شوێنێکی بۆیان تەرخان کردووەکو باخچەی چارەسەری بە ئاژەڵاوە لە وڵاتانی دەرەوە بەتایبەت ئەو کەسانێکە سێرێکە لەسەر جادە مناڵانێکە جامی سیارە پاکەکەنەوە یا دەست درێژەکەنەوە بۆ سەر خەڵکی کێتر یا کۆمەڵە هۆکارێتر ئەکەن لە مترۆکان و لە ترافلایتەکانە ئەیان هێنن لە باخچێکی ئاوای ئاژەڵانە فێری ئەویانەکەن چۆن ئاژەڵ بەخێوکەن فێری ئەویانەکەن چۆن بژێوی خۆیان بژێنن و یان بەم بژینگەیەکی زۆر ئارام وە فێری ئەوواکەن کە ئینسانەکان توانایان هەیە هەموو ئیشێک ئەنجام بن وە ئاسانترین کار ئەوە نییە کە تۆ بڕیت لە ترافلایکەکان و جادەکانە بە دوای سواڵا بگەڕیت. بە دڵنیاییەوەیان ئەم کەسانە قابلی ئەوەن چارەسەر بکرێن قابلی ئەوەن ڕێگەیان لێ بگیرێت لە ڕێی قانونیوانێ بە پێشلکارێکی قانونی ئەژمارەکرێ سوالکردن بەڵام ئەو جەریمانەی کە دانراون لە قانونی عقوباتی عراقیە بەڕاستی عقوبەکان عقوبەیەکی سووک و هاکەزاین بۆیە کەسی سوالکرد زۆرجار لێی ناترسێ خەللمان لە یاساکە هەیە بەڕاستی بۆ ئەم مۆزوعە
ئەتوانین ئەمانەوەکو نەخۆش معاملەیان لەگەڵا بکەین و بتوانین ڕێگریان لێ بکەین جارێکە بچنەوە سەرجادە بە قانون و بە ڕێنمایی و بە ئیشکردن بە دڵنیایی ئەتوانرێت ئەم دیاردەیە چارەسەر بکرێەوە توانرێت ئیشی جددی تیا بکرێ بەڵام گەورەترین گرفت لە وڵاتی ئێمە ئەوەیە کە موەسسەسەیەک نییە تەرخان کرابێ بۆ ئەم دیاردەیە لە زۆر وڵاتی دنیا موەسسەیەکی تایبەت هەیە بە مکافحەی سوڵ لە وڵاتی ئێمە نییە زۆر جار محافەزە ئیشی تیاکە هەندێک جار قایمقامێت ئیشی تیاکە هەندێک جار وەزارەتی کار ئیشی تیاکە هەندێک جار ڕێکخراوەکانی تر هەندێک جار پۆلیس ئیشی تیاکە هەندێک جار دادگا ئیشی تیاکە بۆیە لە موەسسەتەکان کە پێوی سەرقاڵ بوون هەرێکی سوچێکی گرتووە و بە هەمووشمان هیچمان نەکردووە تقریبن ئەوەی کە کراوە شتێکی کاتی و وەکو خۆی لێ دێتەوە دێنەوە سەرجادە هەڵمە تێگەکەی بازار پاکێتەوە بۆ 3 ڕۆژی تر بۆ 4 ڕۆژی ترە سەیرەکەی وەکو خۆی لێ دێتەوە بۆیە موەسسەیەکی تایبەت پێویستە بۆ مۆزوعە بۆ دیاردەیە بەڕاستی بە بەردەوامی ئیشی تیا بکات کۆمەڵگا هۆشیار بکاتەوە زائیدەن پێویستمان بەوەیە کە خەڵکانێکێ بێلانن بێ شوێنن ئەگەر تۆ سوالی لێ مەمنوعەکەیت یان ناڵی سوال بکە لەو شوێنە بمێنەوەێ لە ڕاستیە ئێمە لە ڕابردووە ئیشمان کردووە بەڵام تازەترین ئیشمانەوەیە کە پێشنیاری یان ئامادەکردنی پرۆپۆزەڵێکی گەورەی لەسەر مەسەلەی دروستکردنی سنتەرێک بۆ سنتری ڕوبەڕبوونەوەی دیاردەی سوال ئەم پرۆپۆزەڵە بە هەموو لایەنەکانیان دراسی کراوە تەواو بووە بە منیستراوێکی ڕسمی ئاراستی پارێزگامان کردووە بە دانیشتن لەگەڵ جەنابی پارێزگارە دانیشتون قسەمان لەسەر ئەم دیاردەیە کردووە کە ئەمە بە چارەسەرێکی گونجاو ئەزانین ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی چاودێری گەشت پێدانی کۆمەڵاتی پارێزگای سلێمانی ئەویش ڕاستی قەنەعەتی بە ئیشەکە هەبوو بۆیە ئەویش لە لای خۆی ئیجراعاتی کردو نێردوێتی بۆ قایمقامێت و نازانم بۆ کوێتریش قەرار بوو لەگەڵ منەظەماتی تریشە قسە بکرێت بۆی دەعمێکی بۆ کۆ بکرێتوانێت بتوانین ئەم موەسسێ بخینە سەر قاچ و چیتر ئەم هەمووە موەسسانە پێوەی مەشغوڵ مەبن موەسسەیەکی تایبەت تەرخان بکرێت بۆ ئیشەکە و بتوانرێت بە زووترین کات جێدەستی دیار بێت لە ناو کۆمەڵگە. بەدڵنیاییەوە ئێمە خۆمان لەناو خەڵکا ژیان زۆر باسەکەن ئەڵەم فڵانکە سوال ئەکات بەڵام خاوەنی چەندین خانووە ئەو خۆ نەخۆی و دیاردەیە هەیە یعنی من هەر خۆم لە ژیانی خۆمان من سوالکەرم بینیوە مناڵ بم سوال ئیسەر بیم لە بازار سوالەکات ئەمە ڕاز ناکات ئەم کەسە ڕاز ناکات فێری ئیشەکە بووە فێری ئیشەکە بۆ جۆرێک لە کەسابەتێکی لاتەوە کە بێ هەم ڕۆژێ بیکە هەوەتە کەسابەتێکی زۆر ناتەندروستە زۆر کەسشی خراپە یعنی کە ئینسانێک وا فێر بێ کە بە درژای متەمەنی سوال بکە ئەمەشتی ناشتینە بۆچی چکە ئینسان خاوەنی شکۆ و ڕێزە ئینسانە بێ خۆی هەوڵ بدا ئەم شکۆیەدا نەبەزێنێ بۆ ئاچی پلە نزمی بۆ شێوازەکە بچێ دەستی لە خەڵک پام کاتەوە هەبەت ئەمە ڕێتەوە بۆ ئەو جۆری پەروەردەکردنی کە ئینسان لە خێزانە پەروەردەکرێ ئەمە خۆی بخۆی گرنگە ئێمە ئاگامان لێ بێ یعنی بە بەردەوامی خێزانەکان ئەو شکۆیی کە مناڵەکانیان هەیەە بیپارێزن بۆی بە گەورە سەری ماڵی خۆی بکە بەردەوام وا فێری بکە کە تۆ ئینسانێکی خاوەنی قەد و ڕێزی خۆتی لە هەموو بارودۆخەکە نابێت ئازشکەی بۆ هیچ کەسێک لە بەرامبەرەوەی کە شتێکت پێ بدە ڕاستە ڕەنگە ئینسان ڕەنگە ڕوبەڕووی دۆخە بینەوە لە پڕاتۆ ئیفلاسی مادی بکەی بەس ئەبێ جۆری پەروەردەکردنە ناو ناخی ئێمە ناو کەسێتی ناوچەکە ئێمەیە ئەبێ ئێمە وا مناڵەکانمان و کەسوکارەکانمان و خوێندکار و قوتابیەکانمان و دراوسەکانمان پەروەردە بکەین کە لە هیچ بارودۆخێکە ساز نەکات بۆ ئەوەی کە بڕا سوالکە بۆ ئەوی سبەی ئێمە نەبێتە مێنەوە پیشەی چونکە ئەگەر بووە مێنە وەکو جەنابەت باسە کرد هانی کەسێ لەبەر پێداویستی نایکات تازە فێر بووە بۆتە کەسابەتێک بۆی هەندێک کەس ژنەکەی ئەنێرێ هەندێک کەس خۆی ڕا سوالەکە مناڵەکان ئەنێ سوالەکات و خۆی لە ماڵ دانیشتە بوون پارێکی ڕەنگە باش شێبێ من خۆم بینیمەوە دیاردیانی بینومە کە بەیانی هێندای هێنن ێوار ئەیبەنەوە بوونە یەک کۆمەڵ پارەی زۆری لێوەرەگرن بنەوە ماڵەوە ڕەنگە بەس سێژەمەنانی بنێ بەڵام ڕەنگە ڕۆژی سازادانی پێ بکەن ئەمە مەترسیدارە ئەمە ئەچێتە چوارچێوەی تاوانەوە چوارچێوەی تاوانی کۆمەڵایەتیەوە کە ڕەنگە یاساناسەکان باشە بتوان نەبوارە قسە بکەن من ڕەنگە نتوانم بەڵام ئەمە تاوانێکی کۆمەڵایەتیە تۆ دی بە زۆر سوال بە زەلامەیەکی بە مرۆڤێکی بە ژنە بە پیاوێکی ئەمە مەترسیدارە بێ حکوومەت ئەمانە هەمووی ڕابگە لە شوێنی خۆیان بۆچی چونکە بێتە دیاردە سبێنێ کۆمەلگا چۆن لەکەدارە بێ کۆمەلگایەکی نەهاوسەنگت بۆ دروستە بێ کۆمەلگایەکە لە بەڕێک هەڵۆشا بۆ دروستە بێ کە دواتر بۆی بتوانین کۆمەلگایە چاکەیتەوە پێویست بە مەصرفێکی زۆری مؤسساتی هەیە جارێکی در بۆیە ئێمە بەڵێ ئەتوانین ئەمانەی کە بۆ کەسابەت با بڵێن ئەوانەی کە فەقیرین بەڵام هەر سوالەکە ئەمانە فێر بوون ئەمە خێزانێکی خراپ ئەمانی بەرهەمێناوە دروستی کردوون و فڕیانەتە کۆمەلگاوە ئەکرێن خێزانەی دیسانەوە تەهیل بکرێنەوە لە مؤسساتە با بڵێن کۆمەڵایەتەکانە کە
دەمانە با بڵێن لێدا بندرێن نێڵە چەند ناو بازار بە تایبەتی مناڵەکان بۆ فتری چەند ساڵێک بە زۆر پێیان بخوێنرێ بە زۆر ژیاری و کشتیان پێ بکرێت بۆی بتوانم کەسانە دیسان وەرە کۆمەڵاتەوە ڕابێنەوە ئەو جیهانی کە خۆی لێ دزراوە کە جیهانی مناڵێ بە تایبەتی باسی مناڵەکان بکەین جارێکە جیهانی بۆ بگەڕێینەوە ئەڵبەتە ناڕ حەزی سوالکردنیە بەڕاستی لەسەر جادە بە گەرمە بە سەرما تەقەبە لە دەرگای خەڵک قسەی پێ بڵێ خەڵک ئیهانی پێ بکە بەڕاستی هیچ کەسی شتێک پێ خۆش نییە بەڵام ئەو ئێمەی گەورەکەین بەڕاستی ئاگامانە شانی و بەشەی بچووک سێریەکەین بەڵام دوجار ئەم کەسە ڕەنگە سبێنێک گەورەترین جەریمە و تاوان لە کۆمەلگا ئەنجام بە لەبەرەوەی کە هەر لە مناڵیەوە هەرچیشتی خراپە فێر بووە هەرچیشتی خراپ پێوتراوە ئیهانە کراوە شعوری شتێنراوە هەڵبەتە لە ڕووی سایکۆلۆژی کەسێک کە شعوری بشتێنرێ و کەرامەتی بڕوشێنرێ و ئاستی ئینسانی دابەزێنرێ ئەم جۆرە ئینسانە زیاتر ئیقدامەکەن دەست پێشخەریەکەن بۆ ئەنجامدانی تاوان لە کۆمەلگایە بۆیە بەڕاستی ئێمە ئەرکمانەوەیە هەموو ئینسانەکان و هەموو دامەزراوە کۆمەڵاتەکانی کۆمەلگا کە سەپۆرتی ئینسانە بکەین پاڵپشتیان بکەین بۆی لۆ خەرجگاریان بکەین زۆر پرسیارێکی باش دوژان دەست خۆش بێ کاگێ من لە ڕاستیە زۆر دروستە قسەی ئەمەش باسمان نەکرد بەشی تری ئەم حاڵەتەوەیە کە مناڵانە کاتێکە لەبانی تا ئەوارە ئەیان کردێ دەرەوە ماوەیەکی زۆرە کاتەکە زۆرە ڕەنگە 8 ساعت لە دەرەوە بێت ئەمە ساعتە چاوی گەورەکانی خۆی لەسەر نییە بۆیە ئەبنە با بڵێن بازارێکی باش لەلایەن هەندێک خەڵکی نەفزنزمەوە کە بەکاریا بێنێ و ئێستغلالیان بکەن لە ڕووی ئایا لە ڕووی ئەوەی کە بێت بڕۆن شتی خراپیان بکە خوانە خواسە یاخود فێری جگەریان کە یاخود جگەرە و شتی تلیاک و ئەمانە پێ بەکاربێنیان پیان بگوازێتەوە کەمە خۆی بۆ خۆی زۆر زۆر مەترسدار یاخود خوانە خواسە بۆ لەش فرۆشی بەکاریان بێنێ یاخود بۆ هەندێک کاری زۆر قورس کە لە کۆمەلگایە ئەوان پیان ناکرێ هەندێک خەڵک دەتوانێت ئەچێ بەکارێنێ هەموو ئەمانەش یەکێکە لە دەرەنجام خراپەکانی سوالکردن و فەرامۆشکردنی مناڵانە کە وەکو باسمە کە سبینم ئەم مناڵانە لە تەمەنێکی کەمە ئەگەر ئەم با بڵێن ئەزمونە قورسە پراکتیزە بکەن جێبەجێ بکەن لەوەی کە لەگەڵ خەڵکی گەورە و دەروون گەورە و خەڵکێکە ئەزمموی هێ مامەڵە بکەن ئەم مناڵانە هەر لە تەمەنێکی کەما فێری کۆمەڵەشی گەورە بنکەی ئاسی خۆیان نییە بۆیە دەبینی زۆجایسە تۆ بڕۆ ئەو مناڵانی کە بەو شێوازانن یعنی هەستەکەی قسەیان لەگەڵا بکە مامەڵەکردنیی زۆر گەوران لەگەڵ تۆواکە تۆ ناتوانانی بۆ نەبی خەڵەتێنی بۆ بڵێ وەرە ئەبەت بۆ شوێنە فێری زانستەکەم فێری خوێنەوەی تەکەم نەخێر بۆچی نەگەڵ خەڵکی گەوە تەعاملی کردو کوتم پێش باسمە جیهانی خۆی لێ دزراوە لێ سەنراوە بۆیە بەدڵنیای من هاوڕای جەنابتم لەو خاڵاکە بەڵێ ئەمانە ئەو دەستە و گروپە مناڵانن کە ئەکرێ لەلایەن خەڵکی خراپەوە ئیستغلال بکرێن و بەکار بهێنن لە دیادەی نەشیاوەکو و جەنابەت باسە کردوەوەی کە بۆ خوانە خواستە بۆ لەش فرۆشی بێ یا بۆ هەشتی تر لەو بارانەکە دیسانەوەش حکومە دەبێت دەست بەسەریان بکات و بیان باتە ئیسلاحی و لێوە چاچیان کەوەمانە هەموومانە توانم بڵم تێچوونێکی گەورە خاتە سەر شانی حکومەت